لە پێناو خاکدا بۆ ژێرخاک مەراسیمی بە خاکسپاردنی محەممەد مەنسوورە ئەو پێشمەرگەیی شەوی ڕابردوو نزیک قەزای کەفری لە کاتی بەرپەرزدانەوەی پەلەماری داعش و بەرگریکردن لە خاچی کوردستان شەهید بوو. پێشتر لە چەقماغا بوو هاتنەوە کەرکووک لێرە بووە بە پێشمەرگە ماوەیەکە پێشمەرگی ئازا و جەربەزە بووە پێشمەرگەیەکی بە ئەخلاق بە ئەزمون لە بنەماڵەیەکی تێکوەشەر و کورتپەروەر ئەوش وەک باقی شەهیدان چوە کاروانی شەهیدان و جانی خۆی بەخشی بەم خاک و وڵاتە و پەیامانشەیە بۆ هەموو هێزی پێشمەرگەی کوردستان ئەم شەهیدە چاومان ناشێنێ و زیاتر سوورمانەکە لەسەر ئەوەی کەوە زیاتر و باشتر خەبات بکەین و ئاگدار بین خاکەمان نەکەوێتە ژێر دەستی دژمنان و بەرتایبەتی ئەو تیرۆریستە شەمشەمە چۆرە بێغیرەتانە. محەممەد مەنسوور ڕەدایک بووی ساڵی 1993 و خێزاندارە و باوکی یەک منداڵی تەمەند 4 مانگە بە ناوی مرد. محەممەد لە بنەڕەتدا خەڵکی گوندی چەخماخەی نزیک قەزای دووبزە و ماوەی 3 ساڵا بووەوە پێشمەرگا لە فەوجی دووی لیوای نوێی هێزەکانی پێشمەرگەی کوردستان. ئەگە قبول بکەن بەڕاستی نەگوێری ئەم ناولا بەخوا قبول کە ئیساس من لە شوێن کوڕەکەم پێشمەرگام بەخوا خۆم 11 ساڵ پێشمەرگەش بووە ئەیلول ئیساس لە شوێن کوڕەکەم ئەگە قبول بکەن ئەگەر بۆ هین بێ ئەگەر ڕاستی ئەگەر قبولەکەن بابێت بنێن وەرە بڕۆ ئەگەر ڕۆیشتم معنایە من کوردنی. شەهیدبوونی محەممەد و برینداربوونی 3 هاوسەنگەری لە شەوی ڕابردوودا و شەهیدبوونی 6 پێشمەرگە و برینداربوونی 3 دیکەش لە شەوی شەممەی ڕابردوودا تەنها لە سنووری گەرمیان تەواوی هۆکارەکەی ئەو بۆشایە ئەمنیانەیە کە وێڕای بوونی ڕێکەوتن بۆ پڕکردنەوەیان تا ئێستا ئارامترین مۆڵگەی تیرۆرستانن و بەهێزی سەربازی پڕ نەکراونەتەوە. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک.